بەناوی خودای بەخشندەی میهرەبان، ملیارها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ ذاتی پاچی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نیعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاچی پێشەوامان، نوری چاو تازی سەرمان محەممەدەن مستەفا صەڵی الله عەلەیه وسەلەم و لەسەر یار و یاورانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. خۆشەویستان، ئەمە گوتمان بابای سالێک دەبێت لە چار علمدا شارەزا بێ، بۆ ئەوی بەڕاستی بە چاوڕوونیەوە ئەو ڕێیە ببڕێ، نەکو بە جەهل و بە نەزانی و بە نەشارەزایی بەڕێ بکەویتن. عادەتی ئەو ڕێیە وایە ئەگەر بەبێ علم بڕۆی بەڕاستی نەتیجەکەی زۆر خراپ دەبێتن و زۆریش بەبێ علم ڕۆیشتن سەریان لە زەندەقە و لە بێسەر و بەری و لە کوفر و لە شەتەحات دەرهینە. دۆی بەڕاستی ئەم ڕێیە ڕێی محەممەدەن مستەفایە صەڵی الله عەلەیه وسەلەم و بە دروستی بەڕێیەدا بڕۆی لابودە دەبێت و شارەزایەکی باشت هەبیت. بۆیە گوتمان لە چار علم دەبێت و شارەزایت هەبی. یەکەی میان باسی تەسەوڕمان کرد، بەڕاستی تەسەوڕێکی دروست بەرامبەر ژیان و بەرامبەر کەون و بەرامبەر ئینسانەکان هەدبیتن. زۆر کەس زۆر بابای سالیک هەیە، زۆر کەس خۆی بە ئەهلی ئەم ڕێبازە دەزانی، بەڕاستی هیچ احتمام بە دنیا نادات و دەزانی پشتکردن لە دنیا ئەوە وای لێ دەکات کە بگاتە خوای گەورە. کاکە وان نییە. بابای سالک لە هەموو خەڵکی دنیای منتەزەمترە، لە هەموو خەڵکی ژیانی پڕ بە منفعەت و بە سوودبەخشە، صاحبی بەرزترین شەهادەیە، بەڵام هیچمان منافی نییە لەگەر سەیر و سلوکەکەی. معنای ئەوە نییە کابرای سالک دەبێ فەقیر بێ، هەژار بێ، لە کونجێکی لە خانەقایەک لە مزگەفتێک دانیشی بە زیکری خوای بکە، هیچ ئیش نەکە، هیچ لام پەیدا نەکە. شتی وەها نییە. ئەمە تەمبەڵخانە نییە، ئەو ئیسلامە. ئەم دنیاە جێ تەمبەڵان نییە، ئەوەی تەمبەڵ بەجێ دەمینێتن. ئەوەی کە حرەکە دەکەی، جوڵە دەکەی، گەورەترین شەهادە بەدەست دەینی، دکتۆرای دێنەوە لە طب، بۆردی دێنەوە لە طب، دکتۆرای دێنەوە لە شەریعەت، دکتۆرای دێنەوە لە هەندەسا، لە ئابووری، لە مەحامات. مهمە تو ئەو ژیانی کە هەتا بە پاچی، بەڕێکی، بە لەسەر شەرعی خوای گەورە، لەسەر ڕێبازی محەممەدەن مستەفا عەلەیهی سەڵات وسەلام دەڕۆی. بەو شێوەیە، بەو شێوە تەعامل لەگەر ژیان دەکەی، پاشان لەگەر کەون و پاشان لەگەر ئینسانەکان. ئەومان باس کرد. با بینە سەر خاڵی دووەم ئەوەیە کە بەڕاستی بابای سالک لە بیشارەزا بێ لە عەقیدەی ئیسلامی. ناکرێ بابای سالک ئەسڵەن خۆی نەناسی کە دەوێت لێی نێزیک ببتەوە. شتیوان نییە. بابای سالک دەبی شارەزاترین کەس بێ لە عەقیدەی ئیسلامی، دەبی بەڕاستی هەرگری عەقیدەیەکی سەحیحی سەلیم بیتن. ناکرێت و گەورەترین هۆکاری تەسکیە عەقیدەی دروستە ئازیزانم. ئەو کەسێک کە عەقیدەی تەواو نییە و عەقیدەی سەلیم نییە و سەحیح نییە و کارەساتە، بەڕاستی کارەساتە. بابای سالک لە هەموو خەڵکی زیاتر عەقیدەکەی سەلیمە و سەحیحە. لۆیە کاتێک کە ئەم عەقیدەی تو سەلیم و سەحیح بی، ئەوجا بە دروستی مامەڵە لەگەڵ خوای ڕەب العالەمین دەکەی. بۆیە دەبێت تۆ لە عەقیدەی ئیسلامیدا لە هەموو خەڵک بە جوانترین ئەو عەقیدەی کە عولەمای بەرز ئومەت لە بۆ ئێمەیان باس کردووە. طبعا عەقیدەی ئیسلامی پێک هاتووە لە شەرحی ئەرکانی عەقیدە، لە ئەرکانی بیر و باوەڕ. ئیمان بەخوای تاک و تەنها، و ئیمان بە کتابەکانی خوای گەورە، ئیمان بە ڕۆژی دوایی، ئیمان بە پێغەمبەرانی خودا، و ئیمان بە قەزا و قەدەر، لە خەیر و لە شەڕی. بەڕاستی دەبی تۆ یەک لەو ئەرکانی عەقیدەی زۆر بە جوانی شارەزابی. جارێ لە بابەت خواناسین بەڕاستی دەبی خوای گەورە بناسی. مەعقولە تۆ کەسێک دەپەرستی نەیناسی، هەر ئەڵەقەن دەبێت لە ناوە جوانەکانی خوای گەورە نوهەت و نویان باس کراوە لە قورئان و لە فەرمودەدا، ئەڵەقەن شارەزابی لەو نوهەت و نوێ ناوەی. چۆن ئەتۆ دوعا دەکەی کاتێک کە خوای خۆت نەناسی؟ چۆن دەیپەرستی کاتێک کە نایناسی؟ چۆن لێی نێزیک دەبرەوە کە نایناسی؟ شتیوان نابێتن. بەڕاستی دەبی تۆ لە عەقیدەی ئیسلامیدا
زۆر جوان لە هەموو خەڵکی موحیدتر بی لە هەموو خەڵکی زیاتر ئەهلی تەوحید بی زۆر میمە خوایەکی عەزیمی میهرەبانی عەلیمی قەدیری تاک و تەنها کە هەر ئەو مستحەقی پەرستەدا دەبی ئەتو بیناسی پاشا محەممەد عەلەیهی سەڵات وسەلام و هەموو پێغەمبەرەکان دەبی زۆر بە جوانی بیان ناسی ئەو پێغەمبەرانە بۆ چه هاتون وەزیفەیان چییە عەدەدیان چەندە چیان کردووە چۆن لەگەر ئوممەتەکان ژیاون و عاقبەتی ئوممەتەکە و پێغەمبەرەکە چ بووە پاشان هەر لە ناسینی خودای گەورە گوتمان بەڕاستی لە ناوە جوانەکانی خی گەورە زۆر جوان مامەڵی لەگەری بکەیت واللهی کەسێک بەس لەگەر ئەو ناوە جوانانە مامەڵە بکا بە دروستی واللهی یعنی ئەوجا عەزەمەت و گەورەی و میهرەبانی و قادر و مقتەدری خی گەورەی لۆ بەدیار دەکەی ئەوجا دەزانین خوا چەند عەزیمە چەند عەلیمە چەند یعنی خوایەکی گەورە و بەدەسەڵاتە تۆ هەتا ئەو ناوە جوانانە شارەزا نەبی ئەسڵەن خی خۆشت داناسی پاشان وەرە سەر کتابەکانی خودای گەورە ئەو کتابانە چەند کتابن بۆ پێغەمبەرەکانیان ناردوون ئەو کتابانە چیان کردو و جیهانیان ڕاستترین کتێبە کە ئینسان ئێستا لە بن دەستمانە کە قورئانی پیرۆزە و کە لە بۆ محەممەد المستەفای هاتووە عەلەیهی سەڵات وسەلام باقی کتێبەکانی دیکە هیچیان کەلکی ئەوەی نەماوە کە هەمووی تەحریف کراوە و هەموو لێی نەقوسان کراوە و لێی نووسرایتەوە و پاشان دێی لە ڕۆژی قیامەت ئەی ڕۆژی قیامەت چۆنە حساب و کتاب چۆنە چمان لێ دەکرێت ئەو مووقیفانەی کە زۆر ناخۆشن لە قیامەت چییە چۆن خۆمان ئامادەکەین بۆ قیامەت ئەوانەی هەموو دەوێت ئازیزان پاشان قەزا و قەدەر کە ئەو ڕۆسەتە نەوەتمان هەر حاڵی نین لە قەزا و قەدەر قەزا و قەدەر ئەوەیە کە ئەم کەون و کائیناتە یەک پەرەدار یەک پەلکە گەڵا ناکەوتە سەر زەوی ئیلا بە ئەمر و ئیرادەی خوای نەبی ئیلا بە علمی خوای گەورە نەبی ئەو کەونە ئەو حاڵە ئەو خەڵکە و ئەو هەموو ماجەراتی کە ئێستا ڕوو دەدا هەموو بە علم و ئیرادەی خوای گەورە هیچ شتێک لەو کەونەدا بەبێ مەشیئەت و ئەمر و ئیرادەی خوای گەورە بەبێ علمی خوای گەورە ڕوونادا و یەقینت هەبی خوا ئاگادارە بە هەموو شتێک بە علم و ئەوەلین و ئاخرین بە علمی لاحق و سابقی هەیە هەر هەمووی زۆر مهمە ئەتۆ لە قەزا و قەدەری خوای گەورە بگەی لە قەزا و قەدەر ئەوەیە کە شتێکت بەسەر بێ غەڵەتێکت بە خۆت غەڵەتت کردووە وەڵا قەزا و قەدەر بوو کاکە وەڵا غەڵەتی خۆتە ئەتۆ لە سەیارە لە 160 ڕۆی لە یەک منداڵەشی دەدەی دەیکوژی ئەوە کەی قەزا و قەدەرە ئەوە قەزا و قەدەرە یان غەڵەت و هەڵەی خۆتە زۆر جارن ئێمە هەڵەکانمان لەگەر قەزا و قەدەر تێکەراو کردووە هەرچی هەڵەیە بە من قەزا و قەدەری دادێن قەزا و قەدەرەوە نییە قەزا و قەدەر ئەوەی کە تو تەوەکل لەسەر ئەو خوایە بکە هیچ شتێک نابێ بەبێ ئەمر و ئیرادەی خوا قل لەن یوصیبەنا ئیلا ما کەتەبە الله لەنا تۆ بەغیرەت بە بەشەهامەت بە قسەی حەق بکە لە ڕووی زاڵم ڕاوەستا و کاری باش بکە تۆ هیچ شتێکت بەسەردایە ئیلا ئەگەر خوا لەسەرتی نووسیبی ئەوە قەزا و قەدەرە کە یەقینتە هە لە ناو زەجی داکمان بوون لە عومری 42 ڕۆژی کاتێک کە خوا ئەمری کرد تۆ ببیە ئینسان و ڕوحت بێتە بەرێ 4 شتیان لەسەر نووسی ئەوە قەزا و قەدەرە یەکەمین تەمەنیان لەسەر نووسی لەو ڕۆژەی کە دەبێ حتا ئەو ڕۆژەی دەمری سابت نووسراوە تەواو وإذا جاء أجلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون یەک سعات یەک دقەش نەبە پێش دەکەوی نەبە پاش دەکەوی مردنی تو ئەمە قەزا و قەدەرە ڕزقت لۆت بڕایتەوە چەند ڕزقت پێدەبەخشێت بەڵام بەرەکەتی ڕزق جودایە ڕزق پەیداکردن جودایە و بەرەکەتی ڕزقیش جودایە هەیە ڕزقی کەمە بە زۆر بە بەرەکەتە هەیە ڕزقی زۆرە بەڵام زۆر بێ بەرەکەتە ئیتر ئەم شتانە قەزا و قەدەرن کە خوای گەورە بۆ ئێمەی داناوە کاتە بەڕاستی بابای سالیک دەبی لە عەقیدەدا عەقیدەیەکی جوانی پوختی سەلیمی سەحیح پێی بێ بۆی بەو عەقیدە دروستەوە خوای گەورە بپەرستی و لە خوای گەورە نێزیک ببتەوە خاڵی علمی سێیەم دەبی لە علمی فقه شارەزا بێ فقه ژیانی تووە چۆنێتی مامەڵەکردن تووە لەگەر خوا لەگەر ئینسانەکان لەگەر دەور و پشتت حەق و مافە دێکەواتە بەڕاستی کە بابای سالیک ناکرێ هیچ ئاگداری شریعەتی ئیسلامی نەبی لە معاملە و کڕین و فرۆشتندا لە جیرانەتیدا لە ژیانی ڕۆژانتدا لە عیبادەتەکانتدا ناکرێت و هیچ ئاگا لە هیچ نەبیشتوان نییە نبی بابای سالیک کە معاملەیەک دەکاتن ئەو معاملە حرامە وەڵام من دەیکەم کاکە ئەوان نییە لە هەموو کەسێک زیاتر کە پەیوەست بێ بە شریعەت بە حکمی شەرعی بابای سالیکە یەک داوەموو حرامی ناخوە یەک داوەموو لە شریعەت دانادا یەک داوەموو شتێک بێ شەرعی بینایکە ئەو بابای سالیکە ئەوش بە فقه زەبط دەبێ ئازیزان
بەڕاستی فقه پێدەرێ عیبادەتەکانت بە چ شێوەیەک دروستە نەک بە کەیف خۆت عیبادەتێک اختراعکەی وە بزانێ ئەوە عیبادەتە. زۆری ئەو کەسانی کە بە ناوی تەسەوف شتی زەعبەڵات و بێسەر و بەری دەکەن وە دەزانن ئەوە دینداری، ئەوە دینداری نییە. دینداری ئەوەی لە محەممەد المستەفاوە عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئێمە هاتووە، ئەوە دینداریە. کچکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە هەمومان زیاتر خوای ناسیوە و لە هەمووشمان باشتر زانیتی خوا بە چ لێ ڕازی دەبی و بە چ لێ ڕازی نابی. بۆیە هەر کارێک کە ئێمە ئەیکەین دوو مەرزی تێدایە، یەکەم دەبی بۆ خوا بێ، دووەم دەبی لەسەر ڕێبازی محەممەد المستەفا بێ صلی الله علیه وسلم. هەر ئیشێک بەڕاستی بۆ خوا نەبوو، لەسەر ئەساسی شەریعەت نەبوو، ئەو ئیشە پوچ و هیچە، هیچ قیمەتی نییە لە شەریعەتدا. زاکەواتە تۆ هەر عیبادەتێک دەکەی دەبێ ئەم عیبادەتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئێمە هێنابێ و شەریعەت ئیقراری لەسەردا بێ، ئینجا ئەم عیبادەتە قبول دەبێ، نەک بە ئیختراعی خۆت بە هەندێک وەکو هیندۆس و وەکو نازانم چ هەندێک عیبادەت دەکەن. کاکەوە هیندیەکانیش گاپەرستەکان نازانم دار و بەرپەرستەکانیش ئەوە بە ناوی دیندا دەنێن دەیکەن و هیچ ئەوان لە بۆ خوایەکی باتڵیش دەیکەن. کەواتە ئاگادار بین بەڕاستی ئینسان بە فقه عیبادەتەکانی دروست دەبی، بە فقه مامەڵە و جوڵانەوەی لەگەر خێزانی و لەگە منداڵی جوان دەبی، بە فقه مامەڵەی کڕین و فرۆشتنت جوان دەبی، بە فقه دەتوانی جوانترین شێوە خۆت بەرازێنیەوە. ئەگەر بەو شێوەی تۆ جوولایەوە بەڕاستی تۆ بابایەکی سالیکی ملتەزمی بەدین. معنای ئەوە نییە سالیک بە کەیف خۆی گوناح بکە، بە کەیف خۆی زەعبەڵات بکە، بە کەیف خۆی شتی بێسەر و بەر بکە، لەولایە برێ سالێکم لەولایە ڕیبای بکە، لەولایە برێ سالێکم لەولایە بچی درۆ و غەش و خیانەت بکە، فێر لە عالەمێ بکە. شتیوان نییە. سالک یعنی ملتەزم بە شەریعەت، یعنی داوی شەریعەت ناپسێنی ئەگەر شەریعەت لەو مەسئلەیە پێی ناخۆش بیت. بەڕاستی ئەمە فقیش ئەوەیە کە ئەحکامی شەرعیە، حکمی خۆیان لە هەموو مەسائلەکاندا. تۆ بەڕاستی مادام بابای سالیکی ملتەزمی بە حکمی شەرعی لە هەموو قەزەیەک، لە هەموو حرەکەیەک، لە هەموو مامەڵەیەک، لە هەموو جوڵانەوەک، لە هەموو عەقدێک دەبێ ئەتۆ ملتەزم بی بە حکمی شەرعی. ئەگەر ئەتۆ بەڕاستی بە حکمی شەرعی ملتەزم بووی کەواتە ئەتۆ بەڕاستی ڕێشۆنی محەممەد المستەفات گرتووە صلی الله علیه وسلم. ئەوزا قەزەی چارەم علمی ئەخلاقە. بابەجان بابای سالێک یعنی لە هەموو کەسێک ئەخلاقی جوانترە، لە هەموو خەڵک بە وەفاترە، لە هەموو خەڵک ڕازگۆترە، لە هەموو خەڵک عادیلترە، لە هەموو خەڵک بە وەفاترە. هەرچی ئەخلاقی جوانی محەممەد المستەفایە صلی الله علیه وسلم لە بابای سالیکدایە. ئەوە دەبی ئەمە بزانین. معنای ئەوە نییە ئەتوو بە ناوی سەیر و سلوک و تەسەوفەوە بێ ئەخلاقی بکەی، شتی بێسەر و بەر بکەی، لەولاش ئیدعای ئەو ناوە گەورانە بکەی. شتیوان نییە. بەڕاستی کە گوتمان ئەساسی تەسەوف و تەسکیە گوتمان ئەتەخلیەت وەتەحلیە، کەواتە داماڵینی هەرچی ئەخلاقی ناشرینە، لە درۆ و لە غەیبەت و لە بوختان و لە نەزەر و لە کات بە فیرۆدان و لە حیلە و لە حرام خواردن و لە هەرچی گوناحە دەبی بەڕاستی ئەو گوناحانە لە خۆت داماڵی دوورکەوێەوە و هەرچی ئەخلاقی جوانیشە لە خۆت بینێچێ. ئەمە بابای سالیکە. تۆ دەبی وەکو محەممەد المستەفا بی عەلەیهی سەڵات وسەلام لە قیمەی ئەخلاقدا بی. لەبەرەوەی ئەگە هاتە ماڵی دایە عایشەی گوتیان ئەرێ دایە عایشە خۆڕەوشتی پێغەمبەری چۆن بوو صلی الله علیه وسلم؟ فەرمی کانە خولوقه القورئان. بڕۆ تەماشای قورئان کە بزانت چۆن چه ئەخلاقێک باز دەکە. ڕێک پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وسەلام بەو جۆرە جوولایتەوە. دەکەواتە بەڕاستی بابای سالیک لە هەموو خەڵکێک بە ئەخلاقترە. زبانی پاکە، چاوی پاکە، دامنی پاکە، دەستی پاکە، دڵی پاکە، مەعیدەی پاکە، هەموو جوودی پاکە. لۆ چکە ئەو ئەگەر بەو پاچیە نەبیتن خوا قبوڵی ناکاتن. ئەگەر بەو پاچیە نەبی بەڕاستی هەرچی تەجەلا و هەرچی ڕەحمات و میهرەبانی و فوزاتی ئیلاهیە بەبەری ناکەویتن. ئەو بزانە پاکە لە دڵ لە غەیری خوا کەسی کەی تێدا نییە، لە غەیری خۆشویستنی خوای گەورە کەسی کەی تێدا نییە. هەموو ئیشەکانی خاڵیسن مخلیسن لە بۆ خوای گەورەیە، خۆی یەکلا کردیتەوە لەگەر خوای گەورە. پاکە لە دڵ هیچ بوغز و عەداوەتێک بەرامبەر مسلمانانی تێدا نییە. ڕقی لە هیچ کەسێک نابتەوە مەگەر کەسەکە گوناحێک بکە ڕقی لە گوناحەکە دەبێتەوە. ئەم پیاوە ڕازگۆیە بەڕاستی ئەژی قسەی ئەخلاقی خوڕەوشتی کردداری گفتاری هەر هەمووی ڕاستە. لە ماڵێ و لە دەرێ وەکو یەکە. ئەوە نییە لە ماڵێ بێسەروبەر بێ لە دڵێش وە بزان قوتبی ڕەبانیە و لە ژۆرە شەیتانە بیشتیوان نییە. لە دەرێ و لە ژوورەی وەکو یەکە، لە هەناوە و لە دەرەوە وەکو یەکە.
ئەمە بەڕاستی بابای سالیکە کە دەبێت لە هەموو خەڵکێک ئەخلاقی جوانی محەممەدی عليه سەلات وسەلام لەخۆ بینتەزێ کە دەڵێ من دەمەوێ خۆم کردیتە شوێن کەوتەی محەممەد المستەفا عليه سەلات وسەلام پێ بە پێ لە دوو پێغەمبەری خوای دەڕۆم صلی الله عليه وسلم دەبی بەڕاستی هەموو ئەخلاقە جوانەکانت لە هەموو خوڕەوشتە جوانەکانت لێ بێتە زێکە محەممەد المستەفا صلی الله عليه وسلم هینایەتی إنما بعثت لأتمم مكارم الأخلاق وبزانە قڕستنی شتیش لە ڕۆژی قیامەتێ لە میزانمان ئەخلاقی جوانە وەکو پێغەمبەری خوا دەفەرمی صلی الله عليه وسلم لە فەرمودەیەک دەفەرمێ نێزیکترین کەستان لە دڵی من پێغەمبەر ئەفەرمی عليه سەلات وسەلام نێزیکترین کەستان خۆشەویستترین کەستان لە دڵی من نێزیکترین کەستان لە مەجلیسی من لە ڕۆژی قیامەتێ ئەحاسینهم ئەخلاق ئەوانەی ئەخلاقیان جوانە هەر کەسێک هەر سالیکێک ئەخلاقی لە تو جوانتر بوو بزانە ئەوە دینی لە تو جوانترە و دینی لە تو زیاترە کەواتە ئەساسی دین ئەخلاقە تۆ چەندە ئەخلاق جوان بوو ئەوەندە دینەکەش جوان و ڕێک و پێکە بەڵام بزانە هەر کاتێک بەڕاستی نەقوسانیت هەبوو لە ئەخلاق بزانی نەقوسانیت هەیە لە دینەکەت کەواتە ئەمە علمە ئازیزانم ئەبێ بابای سالیک بەو علمەوە ئەم ڕێیە ببڕێت کەواتە دووبارەی دەکەمەوە تەسەوری ئیسلامی والعقيدة إسلامي والفقه إسلامي وأخلاق إسلامي لم سواردا براسي بابا سالك دبي علمي جواني بيبي بوي بتواني أمري ببريد زور بسلامتي وبر نور وبركته بر عطاء وبخششي خداي قوري بركبتن تاكو ديدار وخواي قورتان دس بيرم السلام عليكم ورحمة الله وبركاته.